جەژن کە بریتیە لە ختم و کۆتایی هێنان بە پرۆسەی عیبادەتی مانگی ڕەمەزان و بە ئەنجامگەاندنی کاروانی چاکەکاری بە مەنزڵی شادیەکان. جەژن لە میحراب و بڵندگۆی مزگەوتەکانەوە دەست پێکات و هێدی خۆی دەکات بە یەک بەیەکی ماڵەکاندا و دەچێتە سەر سفرەی ڕاخراوی خێزانەکان و دەبێتە شادی و سەرفرازی ئاینداریمان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. جەژن کە لە زمانی عەرەبیە بەمعنى عیدە، یعنی دووبارە بوونەوە ساڵ و ساڵێک ئەو مناسبە بگەڕێتەوە. جایت مناسبەی خۆشی بێ یا ناخۆشی بێ، بەڵام لە ئیسلامە بۆ مناسبەی خۆشی درەوترێ عید، گەڕانەوەی جەژن. جەژن مانایەکی گەورەی هەیە لە ئیسلامدا، چکە دوو جەژنمان هەیە، جەژنی ڕەمەزانە و جەژنی قوربان. جەژنی ڕەمەزانە لە دوای سەرکەوتن و هیدایەتی ئینسانە کە توانیوێتی ڕۆژوو بگرێت و بەسەر نەفس و شەیتانە سەر بکەوێت. پاش لە دوای تەواوبوونی ڕەمەزانەکە ڕۆژێک دەکا بە مناسبەیەکی دەربڕینی خۆشی، هەم لەسەر هیدایەتێکە هەم بۆ شکری نیعمەتی پەروەردگار. و جەژنی قوربانیشمان هەیە لە دوایەوە کە حاجیەکانمان سەرەکەون بەسەر نەفس و شەیتانە و لە عەرەفە دێنەوە جەژنی قوربان دەگێڕن. ئەمە مانای جەژنە لە مەفهومی ئیسلامە. ئەو کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشریفی بردە مەدینەی منەوەرە، خوای گەورە زیاکە شەرەفی، خەڵکی مناسباتی ڕۆژانیان هەبوو ئی زەمانی پێش ئیسلام. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئێوە خوای گەورە بۆی گۆڕیون بە دوو ڕۆژی جوانتر و پرشنگدارتر و چاکتر کە جەژنی ڕەمەزانە و جەژنی قوربانە. لەو ساتەوە ئەم دوو جەژنە لە ڕوانگەیەکی عیبادیەوە ئیهتیمامێکی تایبەتی پێدراوە و لە ڕوانگەیەکی عادەتیشەوە، عادەتی کولتوری کۆمەڵگاکان، گرنگیەکی تایبەتی خۆی پێدراوە. جەژن بەمانە گەڕانەوەی خۆشی و شادی، گەڕانەوەی ئەو سونەتە بەرز و گەورەی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. جەژن واتە جێبەجێکردنی ئەو هەموو ئەرکانەی کە لەسەر شانی ئینساندایە لەو ڕۆژەدا. جێژن واتە بتوانی وەکو چۆن لە ڕەمەزاندا یانەخۆ لە کاتی حەجکردندا کۆمەڵێک مەکاسیب و دەستکەوتی گەورە دەستکەوتووە، لەم جەژنانەش بتوانی کۆمەڵێک مەکاسیب و دەستکەوتی گەورەتر هەیە لە ڕۆژی جەژنە کە باسییان دەکەیت ئەوانە بەدەست بهێنی. و جەژن بەڕاستی زیاتر یعنی گەڕانەوەی خۆشی و شادی بۆ ئومەتی موسڵمان، بۆ هەموو جیهان، بۆ هەموو خەڵکەکان، هەتا بۆ زیندەوەر و هەتا بۆ باڵندە و بۆ کەسەکانی تریش کە ئەو کەسانەی کە هەتا ئێستا لە ناخۆشیدا بوون خۆشیان بۆ بێتەوە، شادی گەشاوەیی دڵیان گەشت ببێتەوە و هەست بکەن کە لەو ڕۆژەدا بەڕاستی ڕۆژێکی بەختەوەری و خۆشی و شادیە. لە ڕاستیدا جەژن یان عید عەرەبیەکەی زیاتر لەوە هاتووە کە تکرارە بێتەوە، بەس ئەو معنایی کە هەیە لەناو موسڵمانانە ئەم داقەیە کە ئەڵەی جەژن ینی بریتیە لە خۆشی و شادی، دەربڕینی خۆشی، دەربڕینی خۆشحاڵی. تەبیعی ئەم قسەیە خۆی ئەبێ حەقی خۆی بیتێ. زۆر ماڵ هەیە بەهۆی لە دەستدانی خۆشەویستێکیانەوە، بەهۆی وەفاتکردنی کەسێکیانەوە ناتوانێت کەلیمەی عید، کەلیمەی جەژن، خۆشی، دڵخۆشی بەرجەستەکە لە ناو ماڵ و مناڵ و ژیانە. بۆیە من لێرەوە وێڕای دڵگەرمیم بۆ لە دەستدانی هەر کەسێک و داوای دوعای خێر بۆ سا ڕێژی برینی دڵی هەر ئایلەیەک و تۆراندنی بزە و زەردەخەنە لەسەر لێویان دوعاکەین خوای گەورە بزە و زەردەخەنە بگێڕێتەوە سەر لێویان. بەڵام حەدەلیمکان خۆ مناڵەکان ئەمە نازانن، خۆ هەندێک لە ئایلەکە پێویستیان بەوەیە کە خۆشی، چونکە ئەمە خوای گەورە کە دایناوە مرۆڤ تەبیعەتی وایە چۆن هەموو جارێ برسی دەبێ و هەموو جارێکیش نانەخۆیت و دیسان برسیش دەبێتەوە. لەگەڵم هەموو بەرزی و نزمی و ناڕەحەتەکانی دنیا پێویستیمان بە شتێکەیە کە ئەبدێتێکمان کاتەوە، کە فۆرماتێکمان کاتەوە کە خۆشیێکی سەلێنێمان پێ ببەخشێتەوە. طبعا جێژن
بریتە لەو دوو ڕۆژەی کە لە ئیسلامدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دایناوە بۆ ئەوەی کە ئەهلی مسلمان و شوێنکەوتوانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لەو دوو ڕۆژەدا خۆشی و شادی دەربڕن. ئەمەش بەوە دێ کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە دوا ئەوەی کۆچی کرد بۆ مەدینەی پیرۆز بینیتی جوولەکە و مەسیحیەکان دوو ڕۆژیاندا نابوو بەوەی کە ناویان نابوو جێژن و خۆشی و شادیان تیا دەرەبڕی. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمووی ئێمەش وەکو موسڵمان جێژنمان هەیە و خۆی پەروەردگار ئەم دوو ڕۆژەی بۆ داناوین کە جێژنی تیا بکەین و خۆشی و شادی خۆمانی تیا دەربڕنی. ئەوی جێژنی ڕەمەزانی پیرۆز و جێژنی قوربانی پیرۆزە. ئەگەر دیقەتیش بگرین ئەم دوو ڕۆژە پیرۆزە لە دوا دوو عیبادەتی گەورە دێ. ئەویشیان یەکەمیان کە جێژنی مانگی ڕەمەزانی پیرۆزە لە دوا گەورەترین و یەکێک لە پایەکانی ئیسلام دێ، ئەویش چییە کە ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆزە. لە دوا ئەوەی کە موسڵمانان لەو مانگەدا زۆرێک لە تاعەت و عیبادەت و خواناسی ئەنجامەدەن، زۆرێک لەو مانگەدا زۆرێک واز لە خۆشیەکانی خۆیان دێنن بەوەی کە لە مانگەکە لە ڕۆژەکەیە بە ڕۆژوو ئەبن، لە شەوەکەیە شەونێژ و تەراویحەکەن و لە دەشەوەکەی ئاخریدا ئەوانەی کە ئاعتیکافەکەن لە مزگەوتە بە ڕۆژ و بە شەو ئەمێننەوە شەوەکانیشی زیندوو ئەکەنەوە شەوانی لەیلەتول قەدر بە شەونێژ و عیبادەت و تاعەت. جێژنی ڕەمەزانی پیرۆز لە دوا عیبادەتە دێ کە عیبادەتێکی گەورەیە بەڕاستی، و جێژنی قوربانیش لە دوا ئەوە دێ کە موسڵمانان یەکێک لە فەریڵەکانی سەرشانیان ئەنجام ئەدەن کە ئەویش چیە فەریڵەی حەجە، ئەو یەکێکی ترە لە پایەکانی ئیسلام و دینداری ئینسانی موسڵمان. ئەمەش لە دوا ئەوە دێ کە لەو چەند ڕۆژەی زیلحیجەدا کە موسڵمانان دوو عیبادەتی گەورە ئەکەن، یەکەمیان حەجە، دووهەمیان قوربانیە و سەربڕینە بۆ خۆی پەروەردگار سوبحانەهو وتەعالا، کە هەردوو ئەم تاعەت و عیبادەتە هەردووکیان تایبەتن بە خۆی پەروەردگارەوە و ئینسانی موسڵمان بیر و باوەڕ و قەناعەتی وایە کە لەم چەند ڕۆژەدا ئەم دوو نەوع عیبادەتە نە حەجکردن و نە قوربانیکردن بۆ هیچ کەسێکی تر ناکرێت ئیلا بۆ ذاتی خۆی پەروەردگار نەبێ. لە دوا ئەوەی کە موسڵمانان ئەو عیبادەتانەیان کرد و غەیری حاجیەکانیش ئەوەی کە خۆی پەروەردگار ماڵی پێداوە کە قوربانی کردو بۆ خۆی پەروەردگار ئاژەڵێکی سەربڕی، موسڵمانان خۆشی دەرئەبڕن لەسەر ئەو تاعەت و عیبادەت و خواناسیە. جەژن مادام عیبادەتە، مادام بە نیازی ئەوەین پاداشتی تێدا وەربگرینەوە، ئەوە دەبێت لە خەمی ئەوە دابین چۆن سنوورە شەرعیەکانی بپارێزین، چونکە سەرجەم عیبادەتەکان هەڵس و کەوتی تایبەت بە خۆیان هەیە. بەو مانایی خۆشی و شادی جەژن بریتی نییە لە ئاهەنگ و حەفلەیەکی بێ سنوور و بێ ئاداب. ئادابەکان بۆ هێشتنەوەی شادیەکانمانە لە ناو عیبادەتەکاندا بە هاوسەنگی، واتە لە ئیسلامدا تەنانەت شادی و خۆشیەکانیش سنوور و پرانسیپی تایبەت بە خۆیان هەیە. پێویستە پێش هەموو شتێ دەربڕینی خۆشیەکە کە جەژن دەریە بڕین بەوەی کە یەکەم شتێک تەبایی و برایەتی و خۆشەویستی و دڵپاکی لە نێوان موسڵمانانە دروست ببێ. ئەویش تعبیر بە چی دەکرێت؟ بە شتێکی مادی کە دانی هاوکاریکردنە بە هەژارەکان کە کەمترینی لە زەکاتی سەرفترا خۆی بینێتەوە، و لە جەژنی قوربانیشا بە قوربانیکردنە ئەو تعبیری خۆش و شادیە بەوە دەرئەبڕێت. ئەمە لەلایەک. لەلایەکی تریۆ وەکو سنەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە ئینسان تعبیرەکەی خۆی بۆ دەربڕێت، کام پۆشاکەی جوانە لەبەریکە، کام خواردنەی خۆش و چاکە بۆ ڕۆژە ئامادەی بکات، و قەدەغە بێت لەسەر مسڵمانان ئەگەرچی زۆر حەزیش بکەن نابێ ئەو ڕۆژە بە ڕۆژوو بن، بۆ ئەوەی ڕۆژی دەربڕینی خۆشی و شادیە. دیار ئەم خۆشی و شادیش هەمووش خۆشیەک بنەمای تایبەتی خۆی هەیە و سنوورێکی تایبەتی خۆی. ئێمە لە کۆمەڵگای ئێمەدا زیادەڕەوی دەکرێتیایە و کەم تەرخەمیش. کەم تەرخەمی لەلایەکۆ دەکرێت، هیوایە لە ڕۆژی جەژنە ماتەمینیەکان زیندوو دەکاتەوە. ئەمە پێچەوانەی دەستور و یاسای شەریعەتی ئیسلامە کە پێڵێن نۆجەژنەی ئەو کەسانی کە لە پێش جەژنا وەفاتیان کردووە خوا لێیان خۆش بێت. ئەو خێزانە
ئەو ڕۆژە ئاگر ناکەنەوە، جلی جوان لەبەر ناکەن، مناڵەکانیان ناگۆڕن و ماتەمینن حزن دەرئەبڕن، ئەمە هەڵەیەکی گەورەیە، یا بەرەو سەرقەبران دەڕۆن. ئەمە کەم تەرخیم کرد. قیسمێکیشمان هەیە لێوە لە شاری دەربڕینەکە زیاد لە خۆی سنووری خوای گەورە دەرەچێت، پیاوان و ئافرەتان تێکەڵ دەبن و یا گەنجەکان جاریوە هەیە بەرەو شوێنێکی خراپ بڕخوات نەکردە بۆ بێ شەرعیکردن و هەڵی کردن دەربڕین، یا تێکەڵبوونی پیاوان و ئافرەتان و تێکەڵبوونی پیاوان ئافرەتان ڕەش بەڵک گرتن و ئەمانە سنوورێکی خوای گەورەی ئەشکێت، ئەبێ سنوورەکەی خوای گەورە نەشکێت لەو کاتە. توانین ئێمە جەژنە مبارەکە لەیەک بکەین، سەردانی دۆست و خۆشەویستانمان بکەین، حتا ئەو کەسانێکی کە دڵیان حەزینە و دڵتەنگن با بڕۆین بۆ لایەن، بەڵام بۆی شایان دەرببڕین، خۆشی دەرببڕن، نەوەکو ئەوەی کە تازیە و ماتەمینیەکە زیندووکەنەوە. بەڵدیارە وەکو باسمان کرد ئینسانی مسلمان بەڕاستی وەکو زانایەک باسەکات لە فەرمێ ئینسانی مسلمان لە سەعاتێکە 40 گۆڕانی بەسەردادێت، 40 گۆڕان. ئەمە مانای ئەوەیە، یعنی ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان ئەبێ ئازابێ، ئەبێ ئەرکەکانی خۆی بەجێ بهێنێ، ئەبێ لە ئاسی پێویستا بێ. بۆیە لە ڕۆژی جەژندا زەکاتی فتر واجب کراوە بۆی کە بتوانی ئەگەر لە ڕۆژەکانی تریشە ئەو ئەرکەت بەجێ نەهێنابێ، خەرچی فەقیر و هەژار و قەرزار و نەدار و هەتی و بێوەژن و ئەو هەموو خەڵکە بێنەوا و ئەحتاج و مەحتاجی کە خاوەنی ئەحتیاجین بتوانی لە ڕۆژی جەژنە بە تایبەتی ئەو پەڕی ئەرکی سەرشانی خۆت بەجێ بهێنی، ئەو مافانی کە لەسەرتە، نەک هەر زەکاتیش، نەک هەر زەکاتی سەرفترە، کۆمەڵێک مافی تر هەیە کە لەسەر ئینسانی مسلمان هەیە بە تایبەتی دەوڵەمەندەکان بتوان لەو ڕۆژەدا ئەو هەموو خەڵکەی کە باسمان کرد، خەڵکی هەژار و قەرزار و نەدار و ئەحتیاج و ئەوانە بتوانین لەو ڕۆژەدا زیاتر، ینی ئەوە کۆتایی ڕۆژە کە دەبێ ئینسان ئەرکەکانی خۆی بەجێ بهێنێ. و ئەوە یەک. دوو، دەتوانی لەم ڕۆژەدا بەڕاستی جگە لەو سنت بڵێن نوێژی جەژن کە بەڕای زۆرینەی زانایان هەر فەرز و واجبە، جگە لەوە، جگە لە بەجێهێنانی پێدانی زەکاتی سەرفترا بە خەڵکە مستەحەقەکان، جگە لە بەجێهێنانی ئەرکەکانی ترکە لە سەرشانی ئینسانە، جگە لە بەجێهێنانی سیلە ڕەحم و خزمەتی دایک و باوک و برا و خوش و کەس و کار و مام و ئامۆزا و خاڵ و خاڵۆزا و پورزا و نانک و باپیرەکان و ئەو هەموو خەڵکە سەردانن بکەی، گەرنی خۆتیان پێ ئازاکەی بچێ خزمەتیان و هەم دراوسێ و ڕەفیق و هاوڕێ و هەموو خەڵکەکانی تر. جگە لەمانە دەتوانی بەڕاستی دەتوانی کۆمەڵێک منداڵی هەتی و هەیە، کۆمەڵێک مەسەلا خەڵکێکی تری ئەحتیاج هەیە، خەڵکێکمان هەیە کەوالیان قەوماوە دەربەدەر بوون، خەڵکێکمان هەیە ئەحتاج و مەحتاجە، دەتوانی بچی سەردانن بکەی. کۆمەڵێک لە مامۆستاکان، کۆمەڵێک لەو خەڵکانی کەوا مافیان لەسەر ئینسانە، ئەوانە هەمیان، هەتا دراوسێکان ئەوانەی کە لەسەر دینی ئێمەش نین، مەسیحی بێ، جوولەکە بێ، هەر کەسێکی تر بێ، بەڕاستی ئینسان دەتوانێت لەو ڕۆژەدا ئەرکی زۆر گەورەی سەرشانی خۆی بەجێ بهێنێ و خۆی لەگەڵ ئەو هەموو خەڵکانی کە تا ئێستا ئاشتەوایی نەبووە ئاش بێتەوە. بە تایبەتی لە فەرمودەی پیرۆزە هاتووە دەفەرمێ ئەو هەموو تاعات ئیبادەتە کە دەکرێ ڕادەگیرێ لە نێوان ئەو کەسانە کە قسە لەگەڵ یەکتری ناکەن، کە مشاحنەیان هەیە، ناڕیچیان هەیە و لەسەر هەر شتێک بێ. دەفەرمێ هەتاوەکو سڵح نەکەن حتا یەستەلیحا، تاوەکو سڵح و ئاشتەوایی نەکەن، ئەو تاعات ئیبادەتیان ناڕوە، سەر ناکەوێ، ناچێتە ناو دەفتەری ئەعمالی کردەوەکانیان. ئەمە و زائیدەن ئەو هەموو ئیش و کارانی تر کە ئینسان دەتوانێت بەڕاستی لە ڕۆژی جەژنە خۆشی بخاتە سەردەڵەکان، خۆشی بخاتە ماڵەکانەوە، بە تایبەتی ئینسان ماڵ و خێزانی خۆی، ئەولادەکانی خۆی، کەسەکانی خۆی، خزمەکانی خۆی بەسەریان کاتەوە، بە تایبەتی ئەوانەی کە دەسەڵاتی باشیان هەیە، ئەوانە ئەرکی زیاتریان لەسەرشانە. طبعی دیارە جەژن کە ئەڵێن خۆشی جارێ لە پێناوی چییە؟ لە پێناوی ئەوە ئێمە کە سەرکەوتین بەسەر ترسناکترین شەڕە، چونکە من هەموو جارێ وتومە جەنگان لەگەڵ نەفسی خۆت خەتەرتر و ترسناکتر و
ناڕەحەتترە لەگەڵ جەنگان لەگەڵ دوژمنی مەیدان و شەڕەش تیر و شمشێر و سیلاحدا بۆی دوورمان نەخاتەوە چونکە شەڕکردن لەگەڵ دوژمنانی خوا ساتێکە کاتێکە ساڵێکە مەسەلەن کۆتاییە دوایی بەڵام شەڕکردن لەگەڵ هەوا و نەفسی خۆت هەمیشە لە شەڕای هەمیشە لە کەمینایە بۆت لە پاشی ئەوە ئەگەر دیقەت بدەی ئەگەر لە جەنگی دژی دینی خوادا لە بکوژرەیت شەهیدی بەڵام ئەگەر لەگەڵ شەڕکردن لەگەڵ نەفسی خۆتا بکوژرەیتەوە فەوتاوی واتە شەیتان و هەوا و ئارەزوو زاڵە بێ بەسەرتا ئێستا ئێمە کە زاڵ بین بەسەر هەوا ئارەزوو نەفسا ئێستا کە توانیمان لە خلالی مانگێک بە ڕۆژەکە یا بە ڕۆژ و بین شەوەکانی ئەوەندەی خوا کردبێتی قسمەت عیبادەت و خێر زەکات و ئەو شتانە کە کراوە خۆشی دەرەبڕین بۆ ئەم مەسەلەی ئەمەیە مەسەلەی جەژن کەواتە بە هیچ شێوازێت تێک ناکاتەوە یەکگیر نابێتەوە لەگەڵ هیچ فەرمانێکی موسڵمان و هیچ قاعیدێکی موسڵمانە ئەگەر ئێمە هات و لە جەژنا بێ شەرعی خوای گەورەمان کرد یعنی زۆر سەیرە ئەگەر کەسێک مسلمان بێ و لە ڕەمەزاندا لە جەژنی ڕەمەزاندا بێ شەرعی خوای گەورە بکە ئیتر لە لەبەرکردنی جلو بەرگەوە قسەوە خواردنەوە هەر شتێک کە خوا پێی ناخۆشە کردی زۆر جێی سەیرە چونکە خۆی خودی جەژن و خۆشیەکە دانراوە بۆ ئەو کەسانی کە سەرکەوتن بەسەر شەیطاندا بەسەر هەوا و نەفسا لە خلالی مانگێک لە ژێر فەرمانی خوای گەورەیە بوون زیاتر لە مانگەکانی تر ئێستا بۆ ئەم مەسەلەیە دڵخۆشن ئێستا بۆ ئەم مەسەلەیە کەیفسازن حتا مەسەلەی يعني بڵێن زەکات الفطر کە پێڵەن سەر فترە لە کوردەواری خۆمانە هەر بۆ ئەوەیە کە ئەگەر هاڵەیەک خەلەلێک پەڵەیەک هەبێ لە خلالی ئەو مانگەدا ئینسان لێ نەیزانی بێت بەهۆی ئەم بەخشینەوە ئەوەش پاک بێتەوە خۆشی و شادی تەمان ئەگەر ئێمە دیقەت بگرین دینی پیرۆزی ئیسلام کە هاتووە بۆیە نەهاتووە کە ئینسانەکان بەڕاستی یعنی ژیانیان ناخۆش بێ بەواتایەکی تر ئیتر واز لە هەموو خۆشی و شادیەکان بێنن بەڵکو دینی ئیسلامی پیرۆز هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هاتووە بۆیە هاتووە ئینسانەکان لە دڵتەنگی و لە خەفەتباری و لەوەوە بکاتە ئینسانێکی خۆشبەخت ئینسانێکی دڵکراوە ئینسانێک کە بەردەوام لە خۆشی و لە شادیا بێت طبعاً جێژنیش بەو معنایی کە ئێمە ئەڵێن ئینسانی مسلمان ئەتوانێت لە جێژ ناخۆشی و شادی دەربڕێ بەو واتایی کە ئەم ئینسانە ئەتوانێت سەردانی خزم و کەس و کاری بکە دەستێک بەسەری هەتیوێکا بێنێ یارمەتی فەقیر و هەژارێک بدا بە تایبەت یەکێک لە حیکمەت و فەلسەفەی جێژنی ڕەمەزان ئەوەیە خۆشەویستەکانم ئەوانەی کە فەقیرن وەکو دەوڵەمانکان جێژن و شادیەکەن بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زەکاتی سەرفترەی واجب کردو لەسەر موسڵمانان وەکو لە فەرمودەکەیە ئەفەرمێ بۆیە پێویستم کردووە هەتاکو فەقیر و هەژارەکان بەم سەرفترەیە وەکو دەوڵەمەندەکان جێژن و خۆشی و شادی دەربڕن ئەنجا جێژن و خۆشی و شادیش بەڕاستی ئەگەر دیقەت بگرین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوو کچی مێرمنداڵ یعنی هێشتا باڵغ نەبوو لە ماڵی پێغەمبەری خوا دابوون عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژی جێژنا گۆرانیان ئەکوت و خۆشی و شادیان دەرەبڕی ئەفەرمێ پێغەمبەری خوا ئیمامی ئەبوبەکر هاتە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بینیتی ئەو دوو مناڵە گۆرانی ئەڵەن لێیان تووڕە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی وازیان لێبێنە لەبەر ئەوەی ئەمە ڕۆژی جێژن و شادی و خۆشییانە باوک جێژن و خۆشی و شادی خۆیان دەربڕن کەواتە ئێمە ئەتوانین شادی و بەڵام جێژن و شادی و خۆشیەکانمان لەو ڕوانگەوە ئەبێ ئێمە تەماشای قورئان و فەرمودەکانی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئینسانی مسلمان نابێ هیچ شتێک بکەین کە خوا پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم حرام و قەدەغەیان کردبێ و ئێمە ئەنجامیان بدەین بەڵکو ئەتوانین ئەو شتانەی کە خۆشی و شادین ئێمە لە ڕوویەکی شەرعیەوە لەو ڕۆوە خۆشی و شادیەکانمان دەربڕین کە پێغەمبەر و خوای پەروەردگاری لە قورئانەکەی خۆیان ڕێگای پێداوین نابێ ئێمە لەم مانگی ڕەمەزانەدا مانگێکی دوور و درێژ بە ڕۆژوو بووین عیبادەت و تاعەتمان کردو شەوەکانی لەیلەتول قەدرمان زیندوو کردوتە بەڵام کای ڕۆژی جێژن هاو ئێتر گوێ نەگرین بۆ ئەوەی ئەمە حرامە ئەمە مەکروهە ئەمە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە ئەنجامی بدەین بەڵکو ئەبێ ئێمە خۆشی و شادیەکانمان سنووردار بێ لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام خۆشی و شادیەکانمان دەربڕین ئێمە لە جەژندا بە تەنها جەژن ناگێڕین بە تەنها جەژن ناکەین بەڵکو لەگەڵ ئەوانی دیکەشدا پێکەوە ئەم کەرنەڤاڵی خۆشیە دەجێڕین کەواتە لە جەژندا ئەگەرچی تێکەڵ بە یەکتری دەبین جەژنە پیرۆزە لە یەکتری دەکەین شیرینی شادی
پێشکەشی یەکتری دەکەین ئەمەش بەو مانایی کە ڕێز و حرمەت لە تایبەتمەندی مرۆڤەکان گیراوە واتە ئێمە هەمومان یەک جۆر بیرکردنەوە و یەک جۆر هەڵسوکۆتمان نییە تەنانەت لە جەژنیشدا هەمووشمان بە یەک جۆر تەعبیر لە خۆشی ناکەین بۆیە شەرع جۆرە پابەندێکی داناوە کە ئەوەندە هاوسەنگە هەمومان بەو جۆرەی کە خۆمان دەمانەوێت دەتوانین شادیەکانمان بچێڕین. لە شەوی جەژنە بەسەم شەوەکە کە جەژنی ڕەمەزانە هەر لە بەیانی لێوارەوە ئەڵڵاهو ئەکبەر بکەین ئیعلانی کەین کە ئەوە جەژنمانە و لە ڕواگە عیبادەتەکەیەوە بەجێهێنانی نوێژی جەژن بەداخەوە تا ئێستا لە کۆمەڵگای ئێمەوە زانی هەر ئەبێ لە مزگەوت تا بکرێت بەڵام ئەگە کەسێ دوور بوو لە مزگەوت پیاوان ئافرەتان گەنجان لە هەموو شوێنێکە ئەتوانن خۆیان نوێژە جەژنەکە بکەن لە ماڵەوە بە جەماعەت بیکەن باشە لە مزگەوت بیکەن چاکە بە تەنهاش بیکەن کە چاکترە چاکە بەڵام جەماعەتەکە و ناو مزگەوتەکە چاکتر و باشترە چونکە هەمومان بە یەکۆبین و هەروەها ئەمە ڕوانگەی عیبادەتە کە بەجێهێنانی سنەتی نوێژی جەژن کە یەکێکە لەو سنەتە نەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەرکی نەکردووە ئەمە ڕوانگە عیبادەتێکی و لە ڕوانگەیەکی عادەتی خۆشمانەوە کە بیکەینە هاوسەنگی کەین هەم لە نێوان عیبادەتە هەر لە نێوان خۆمان و بەندەکانی خۆمانە ئەوەی لە دوای جەژن گردن ئازادی لە یەکتر بکەین دەستخێنێ ناو دەستی براکانمانەوە ئەمە ئێستا وەکو عادەتێکمانە وەکو کولتورێکی کۆمەڵگای کوردەواری خۆمانە کە لە ناو مزگەوتەکان لە جەژن تەواو ئەبین ناچینە دەرەوە تا تەوقە و دەست نەخێنە ناو دەستی براکانمانەوە گردن ئازادی لە یەکتری نەکەین ئەمەش هەر خۆی دەربڕینێکی خۆشیە بۆ یەکتری پاشان سەردانکردنی یەکتری و پاشان ئیتر ئەوەی بە تایبەتی منداڵان نابێ بێبەش بکرێن لە بیرمان نەچێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و کاتی جەژن بوو حەزەتی ئەبوو بەکر چووە ماڵی دایکمان حەزەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت بینی کە دەف لێ ئەدرێ و شتێکی وا ئەکرێ فەرمی چۆن ئەبێ لە ماڵی پێغەمبەرە مەزامینی شەیطان و شتی وا حەزەتی ئەبوو بەکر بەلایەوە ئەوە نەیە بکرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری لە ئەدا فەرمی وازیان لێبێنە ئەمڕۆکە جەژنیانە کاتەن منداڵەکانمان بچنە دەرەوە و بۆ گەڕان و بۆ شوێنێک بچن و خۆشیەکان دەرببڕن و بەڵام لە هەمان کاتیشا هەوڵ بدەین مناڵی هەژارەکان و بێبەش نەکرێت مناڵە هەتیوەکان بێبەش نەکرێت ئەوانیش ئەو نەمان پێدا بێتن کە پۆشاکی جوان لەبەرکەن زەردەخەنە بەسەر لێوەکانیانەوە بێت و شادی خۆشیەکە دەرببڕن ئەمە هەبکان لایەک عیبادەتەکەمان بەجێناوە و لایەکیش خۆشی و شادیەکەمان دەربڕیوە بەڵێ دیارە وەکو باسمان کرد ئینسانی ئیماندار بەڕاستی دائیمەن ئەبێ لە هەوڵا بێ دائیمەن لە ئیشکردندایە لەو کاتانە کە نوێژ و عیبادەت دەکا ئەوە ئینشەڵڵا خوای پەروەردگار لە خۆی ڕازی دەکا لەو کاتانە کە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە ڕۆژی جەژنە ئەو هەموو سونەتە گەورە هەیە ئەو هەموو شتە جوانە هەیە ئەو شتە چاکە هەیە کە باسمان کرد هەر لە سەردانی خزمان و هەر لە پێدانی پارە و دارایی بە خەڵکی ئەحتیاج و محتاج و هەر لە گردن ئازارکردن و جێبەجێکردنی مافەکانی تر و سەردانی ئەملا و لا و دەراوسێ و ئەمە جگە لەوانش دەتوانێت ئینسان ئەتوانێت بەڕاستی کۆمەڵێک چالاکی کۆمەڵشتی تر هەیە کە جێبەجیان بکە و هەم خوا لە خۆی ڕازیکە هەم خەڵکانی تر جارەوەکو مەسەلەی عیبادەتکردنەکە ئەڵڵاهو ئەکبەرکردن و مەثەلا بڵین تەسبیحات و زیکر و ئەو شتانە و نوێژکردنەکە و ئەنجا پاشان ئەگەر بتوانی مەوعیزە و نەسیحەت و ئامۆژگاری و فەرمان بە چاکە و نەهی لە خراپە کە بە تایبەتی لە ڕۆژی جەژنە سان کۆمەڵەشت دەبینێ جگە لەوانە دەتوانی ئەو هەموو شتە چاکانی تر کە باسمان کرد ئەوانش بکرێ کە ئەو کاتە دەتوانی هەم عیبادەتەکە هەم عادەتەکان هەم شتە چاکەکان هەم خواپەرستیەکە هەم خەڵک دۆستیەکە بەیەکەوە گرێ بدەی و هەمیان جێبەجێ بکرێ بەڵێ طبیعی تۆ لێرە ئەتوانی بەرنامەیەکت هەبێ بۆ جەژنی پیرۆز یەکەم جار ئەم جەژنە ئەبێ دڵخۆشی تیا بێ لەبەرەوە برا گەورە و ڕئیس عایلەکان
یان ئەو کەسانی کە لەناو عیلەیە دەوری مدیری ئەو ماڵا بیننی تر چاش ژنە پیاوە هەر کەس ئەبرا گەورەیەکە هەر کەسێکە ئەبێت دەست بک بە دڵخۆشی ئەمە عیلێ لە سەرەتاوە لە مناڵۆ پێی بێت ئەم مناڵانە هەر ئەونیان پێخۆشە کە ئەگەر هەبێت جلێکی تازایان لە بەرابێ شتێک جەژنانیان پێ بێ کەیفێک بکەن خۆشیەک بکەن ئەمجا دوای ئەوە مەسلەی خاوی خێزان یانی تۆ محاولەکە دڵی خێزانەکەت خۆشکە ئەگەر ژنی دڵی مێردەکەت ئەگەر پیاوی دڵی ژنەکەت و هەروەها دڵی دایک و باوکت خۆشکە و دڵی خوشکەکانت خۆشکەوە دڵی براکانت خۆشکەوە دڵی ئەهلی گەڕەکەکەت خۆشکە دراوسەکانەوە دڵی ئەهلی مزگەوتەکەت خۆشکە بەچی بە زۆر ش دەتوانی یعنی هەر لە جیڕانی نوقلێکەوە هەر لە بۆن خۆشیەکەوە هەر لە کەیف خۆشیێکی خۆتەوە هەر لە سەردانی ئەو ڕۆژەوە کە لە ڕاستیدا هەندێک جار سیماکانی جەژن لای ئێمە بەعزێکی لەسەر سیمای خۆی نەماوە وەکو ئەنجامدانی نوێژی جەژن خۆی قەرارە لە مزگەوتان نەکرێ بێت لە دەشت و لە پانتاییەکا بکرێ ئەنجا خودی جەژن خۆی کەرنەڤاڵێکە یعنی خەڵک هەمووی دێتە دەرەوە ئیتر سێرکی بسەری عکرێ لەسەر جادە مەطعیمی سەری ئەدا ئەندرێ ئەو ڕۆژە بازاڕێکی تاز خەڵک ناچێتەوە ماڵەوە خەڵک لە بازار ڕایەکە بینێ خەڵک لە کۆڵانایەکە بینێ خەڵک لە دەشتەکانایەکە بینێ خەڵک لە سەیرانایەکە بینێ ینی حقەتی جەژن ئاوا هەیە بەڵامی تر لای ئێمە تەحویل بۆ شتێکی ترکە ئەمێم خەڵکی ئەگەڕن بەسەر ماڵەکان ئەمی شەرخۆشە بۆیە دەکرێ ئیسفادە لەوە بکەین دیسان بچمە بۆ خاڵی یەکەم ئەگەر کەسێک دڵی شکاوە دڵی تۆراوە گریان و فرمێسک لەسەر ماڵیانە ئێستا من لەگەر ڕێزم مەسەن یەکسەر محاولاکەن ئەمڕۆ بچن بۆ سەر قەبران ئەمە هەڵەیە چونکە جەژن هاتۆ بۆ خۆشی نەکتۆ بۆ گەڕانەوەی تەعزیە و جلی ڕەش و ناڕەحەتە ئەم قسەیە باش نییە لەبەرەوە تەبیعەتی جەژنەکە بیدەینێ ئەگەر کەسێکیش دڵی خۆش نییە کاتێ لەبەر مناڵەکەی لەبەر خێزانەکەی لەبەر ئایلەکەی دڵی خۆی خۆش ئەکات لەوانەیە بڵێم ئەمە ئەجری زیاتر لە کەسێک کە هەر بە تەبیعەت دڵی خۆی خۆش ئەکات چونکە خۆشبوونی دڵی مرۆڤ لەوەدا نییە کە تۆ جلەکەت جوان بێ لە ڕاستیدا لەوەدایە کە یارمەتیکی باشی فەقیرێکتدا بێ لەوەدایە لەم مانگەدا بۆ لای کەمەوە یەک دوو جار گریابی لە پێناوی خوای گەورەدا لەوەدایە کە ئێواران ڕۆژۆکە دەشکێنی لسائمی فەرحەتان دڵەوە نەخۆش بوو بێ بە ڕۆژۆکەت فرمێسک بە چاوتە هات بێتە خوارەوە ئەمانە هەمووی پێت ئەڵێ کە ئابم شێوازە مەراسیمی ئەم خۆشیە و خۆشیەکانی تریش چونکە کاتێک کە باسی خۆشیەکەین باسی سەیرانەکەین باسی چوونە دەرەوەی ژن و پیاو ئەەکەین هەمووی لە چوارچەوەیەکە باسەکەین کە نەچێتە قاڵبی بێشەرعیەوە ئەگەر کەوتە بێشەرعیەوە ئەگەر خوا نەخواست فیتنەی لێوارید بوو ئەمانە هەمووی ئەبێ ئەو درگایانە داخرێ پێڵەن سەد دەزەڕایە ئەبێ هەر بگەڕێنەوە بۆ سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام خۆشی و شادی بەڕاستی خۆشەویستەکان لەوە دەرئەچێ ئێمە کاتێک کە خۆشی و شادی ئەەکەین کاتێک کە ڕۆژی جێژن ڕۆژۆکەمانەشکێنین ئەبێ لە هاوسەرەکەی خۆمانەوە لە منداڵەکانی خۆمانەوە جێژنە پیرۆزیان لێ بکەین دەستیان بەسەرا بێنین و دراوسەکان سەردانیان بکەین خزم و کەسوکارەکانمان هەتیوەکان بێباوکەکان ئەوانەی کە کەسانێکیان ونن خەم و خەفەتێکیان هەیە موشکیلەیەکیان هەیە بچین جێژنە پیرۆزیان لێ بکەین دڵیان بدەینەوە بەڕاستی ئەمە جێژن و شادی ئینسانی مسلمانە و ئەبێ لە هەموو ئەو شتانە دوور بین کە خۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام حرام و قەدەغەی کردوون و هەموو ئەو سونەت و ئادابانەی کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بۆ ئێمەی مسلمانی دیاری کردووە و فێری کردوین ئەبێ ئەنجامیان بدەین بە ئومێدی ئەوەی جێژن و شادێکی خۆش و مەشروعانە و ڕێگا پێدراوانە لە دینی پیرۆزی ئیسلامدا دەربڕین ئینشاءڵڵا.